دانیشتون و ڕێگا بە کێشانی هیچ بارێک نادەن. ئەوان شۆفەرانی بار هەڵگرن و گرانی نرخی کێشانی بارەکانیان بربەستی بۆ دروست کردوون. تا ئێستا چەند جارێک هەوڵیان داوە ئیدارەی کەرکووک کێشەکەیان چارەسەر بکات. گوێڕای چەمبەڵێنێک تا ئێستا هیچ گۆڕانکاریەک لە نرخدا نەکراوە. داواکاری نەم قەپانە لێرە هەڵبگرن و لە شوێنە کۆنەکەی دای بنێنەوە. زیادکردنی پارەی قەپانکردن کاری لە بژێوی ئەمە کردووە. ئەگەر کارووا بڕوات خەڵکە کرێکارەکە یێرە و خاوەن بار هەڵگرەکانیش بێکار دەبن. هەقوایم کێشەیە سارەسەر بکەن. لە هەموو عێراقا 3000 دینارە قەپان، ئێمە لێرە 10,000 دینارە دەین، بۆ بار هەڵگری گەورە 20,000 دینارە دەن. یعنیەوە هیچ پارێکی نەبووە حکومەتە، نە هەمووی بۆ چەند لایەنێکە بۆ خوان دەبیان کرد. وعدیەوەشیان پێماندا کە بۆمان چاکەن کە تا ئێستا چیان بۆمان چاک نەکرۆی. جارێ 20,000مان لێسەن، جارێ 10,000 تڕێ لە 20,000 گەڵابە 10,000 زمیز بارکەی نە ئەسعرێکە زبڵت پێەیە نە ئەسعرێکە 20,000 بێ بدەیت. هۆی چییە؟ ئەمە قەپانەوە هابیان گومرکە. ئەم قەپانە ناقانونیە، بۆ هەر سیارێکی بار هەڵگر 20,000 دینار وەرەگرێم. پارەکەی نە بۆ حکوومەتە نە بۆ پارێزگاری کەرکووک سەرفەکرێن. پارەکەی چێتە جیرفانی چەند کەسێکەوە. وەزنی قانونی هەولێر و سلێمانی هەموو قەپانەکان 30,000 دینارە، لێرە 20,000 دینار وەرەگرێ. هەوڵێکی زۆرماندا تاوەکو بتوانین لایەنی پەیوەندیدار بە کێشەی شۆفێران وەربگرین، بەڵام ئامادە نەبوون. بۆ جاری دووەمە گردبوونەوە ڕزایی ئەنجامەدەن. هۆکاری گردبوونەوەکەشان بەرزی نرخی کێشانی بارەکانیانە. داواکاریان کەمکردنەوەی نرخەکە و هاوتاکردنێتی بە پارێزگاکانی دیکەی عێراق و هەرێمی کوردستان کە تەنها 30,000 دینارە. کەڕۆ محەممەد کورساد نیوز، کەرکووک.